لەگەڵ زۆربەی زۆری لایەنەکان کۆبوونەوە هەروە لەگەڵ سەفارەتی پێنج وڵاتە گەورەکەی ئەنجومەنی ئاسایش و وڵاتە عەرەبیەکانی جیرانی وەکو سعودیە و کوێیت جگە لە ئوردون لە تورکیا و ئێران لەگەڵ وڵاتانی تری گەورەی وەکو یابان و وەکو ئەڵمانیا و وەکو بەرازیل و وڵاتی گەورەی تری لە بابەتی دەوروبەری خۆمان ئێمە لەو کۆبوونەوانە هەمیشە لەگەڵ وڵاتانت باسی ئەومان کرد کە ئێمە لە ئەسڵدا لە پاش ڕووخانی ڕژێمی عێراق لەسەر ئەساسی پرۆڤاید کۆمفۆرت یعنی تەوفیر ڕاحە عێراقی تازە دروست ئەوەی ئێستا کەی ڕاحەی تێدا بە کەی خۆشگوزەرانی تێدایە حالتێکی ئاشتی و نەشەڕ حالەتێکی خراپە خەڵکی کوردستانی تێدا و بۆ جەولەی دووەم لەگەڵ جەولەی یەکەم لە هاوپەیمانی نیشتیمانی لە ڕۆژی 16 مانگ کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا ئێمە باسی ئەومان کرد کە هەر لایە خۆی ئامادە بکە ئەوراق ئامادە بکە ئێمە باسی ئەو کەم و کوردیانە بکەین کە لە هەرێمی کوردستان بووەتە هۆی گەیشتنمان بەو ڕادەیە ئەوانش چ پێشێلکاریەک لایەن هەرێمەوە کراوە ئاگادارمان بکەنەوە لە حەقەتدا بۆ ڕۆژی حەڤدە بۆ دوێنێ پێرێ دەکات ڕۆژی یەکشەم دانیشتینەوە ئێمە لەو دانیشتنەدا هەموو نۆلایەنی هاوپەیمانی نیشتیمانی هاتبوون کە ئەکسەریەتی پەرلەمان و ئەکسەریەتی حکوومەت پێک دێنن بە سەرۆکایەتی بەڕێز عامر الخوزاعی کە وەزیری مصالحەی وەتەنی بوو بە نوێنەرایەتی سەرۆک وەزیران حەیدەر العەبادی سەرپەرشتی هەیئەتەکەی ئەوانی دەکرد و گفتوگۆیەکی دوور و درێژمان کرد لەسەر ئەو بابەتانە لەسەر نەواقیسەکانی کە هەن لەسەر پێشێلکاریەکانی کە هەون لەسەر زەماناتی کەنیە لەسەر جێبەجێ نەکردنی مەوادی دەستوری وەکو مەسەلەن 140 وەکو نەبوونی یاسا بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان خولاسەی کەلام چەند بابەتێکمان هەڵبژارد وەکو پرۆژەیەک وەکو بەرنامەیەک ئەوان ئەو پرۆژە و ئەوراقانە دەبنەوە بۆ سەرکردایەتی خۆیان و ئێمەش ئەو ئەوراق و پرۆژانە دەینینەوە هیناوانەتەوە بۆ لیژنەی باڵای ڕێفەرەندوم کە ڕەنگە بەیانی کۆ بێتەوە و لیژنەی باڵای ڕێفەرەندوم لەوێ بڕیاری کۆتایی دەدا